هیچ کات ڕێگایەکی ناپیرۆزی گرتووەتە بەر لە بەرژەوەندی کەسانی تر؟ نەخۆشێکیان 1 ملیۆن دیناریوێ ئەوە لە کۆ بێنم مەجبورم وا بکەم. ئەو پاڵنەرە چی بوو کە ئێستا بە باوکی هەتیوان دابنرێ بەڕاستی؟ 310 خانومان دروست کردو. باوەڕ ناکەم مامۆستا جەمیلێکی تر دووبارە ببێتەوە. هەموو مەلایەک و مامۆستایەک عالمی ڕەبانی نین. من ئێستا ئەو بینەرانە کەمە شاید ئەگەر وعدم دەدەیتەوە کتابانە بخوێنیتەوە ئەدەمێت. وەڵڵاهی بەخۆم خوێنەرێکی باشم. دوای کامیرە بووم بە مخریج. ماڵ بە ماڵ گەڕاوە بە قەناعەتی خۆی ئەو پارانەی داناوە. مامۆستا مەلا محەممەد فایق شارەزووری، مامۆستا فاتە شارستانی و مامۆستا شێرزاد و حاجی کاڕان دوو تا دەواحد هەرێکو بەروبەرامی خۆیە. پرۆگرامی چیرۆکی من چوارشەممە کاتژمێرنەوە دووبارەکردنەوەی لە ڕۆژ کاتژمێرنەوە.